بە مەبەستی هاوخەمی و پشتیوانی دەستگای ستاندەر کەسوکاری دەستگیرکراوانی بادینان بەسەر دەکاتەوە و بەڵێنی پشتیوانی و بەدواداچوون بۆ کەیسەکانیان دووپات دەکاتەوە. بە مەبەستی لە نزیکەوە ئاگاداربوون لە کەیسی دەستگیرکراوانی ئەم دوایەی بادینان بۆ یەکەم جار دەستگای ستاندەر لە شاری دهۆک بنەماڵەی دەستگیرکراوانیان بەسەر کردەوە و هاوخەمی خۆیان پێگەیاندن. وەختەکەی ستاندەر پشتیوانی خۆی بۆ بنەماڵی دەستگیرکراوان دووپات کردەوە. بەڵێنیشی بە بنەماڵەکانیاندا لە ڕێگای دروستکردنی گروپی فشار و خۆبەخشی پارێزەران پشتیوانی یاسایی لە کەیسەکانیان بکات. دکتۆر ڕەعەد ڕەفعەت هەندامی سکرتارێتی دەستگای ستاندەر لەم بارەیەوە ڕایگەیاند ئەوەی مای دڵخۆشی ئێمە بوو وورەبەرزی کەسوکاری دەستگیرکراوان بوو. وتیشی تا ئێستا بەڕوونی دیار نییە ئەو دەستگیرکراوانە بە تۆمەتی چی دەستگیر کراون دەشڕێت بە تێگەیشتنی ئێمە دەستگیرکردنیان بەهۆی ترسی دەسەڵاتە لەو بزوتنەوە ناڕازیی کە ئێستا لە بادینان بەرامبەر دەسەڵات دروست بووە و لەڕێی ئەو گرتن و ڕەشبگیریەوە دەسەڵات دەیەوێت کەپی بکاتەوە. جێباسە زۆرینەی ئەوانەی دەستگیر کراون کەسوکاریان لە سەردەمی بەعەس قوربانیان داوە و نوێنەری ڕاستەقینەی خەڵکی بە ئیرادەی بادینانن. سەرەڕای هەوڵەکانی دەسەڵات بۆ هێشتنەوەی دەستگیرکراوان بەڵام بەهۆی فشارە بەردەوامەکانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و کۆنسوڵخانەکان و وەزارەتی دەرەوەی ئەمریکا چاوەڕێ دەکرێت زیندانیەکان ئازاد بکرێن.